ئەمانە گوناح لە ناو بچن، ئەمانە تاریخی بابا پیرامانن. ڕەحم عەلەیکم ئاوا دووە ئەمە هین پێش ئەنفالەکەیە پیاوێک سەنبووی بۆ خێزانەکەی یەک دوو جا دابوویە سەریا ئیتر قەدەری خواوا بوو بەر ئەنفال کەوت. ئەم جامەی کە ئەیبینن ئەمەی زمانی مەلیکێدا 85 ساڵە 80 ساڵە شتێوایە هەتاکو ئێستا بەکاری و ئێستاش من بەکاری لێرم. ئێمە لە باو باپیرانەوە حەزمان بەم شتە کوردەواری و کەلتورانە هەیە. هەرچی چەندێ پارچە کوردەواری و کەلەپوری هین زمانەی باو باپیرانمە هەر هەمومان لە هێشتوتەوە. من ناوم علی سەی خالید عەولقاڵ گوشەنە خەڵکی عەلی مستەفام سەر بە ناحەیەی قادقکەرەم ناوچەی جەباری. ئێمە لە باو باپیرانەوە حەزمان بەم شتە کوردەواری و کەلتورانە هەیە. هەرچی چەندێ پارچە کوردەواری و کەلەپوری هین زمانەی باو باپیرانمە هەر هەمومان لە هێشتوتەوە. لەبەرەوەی لەم کات و ساتەیە کە ئەم کەرەسانە بەکار ئەهات ئێمە معلومە لامان دوێخان خۆش بوو، سەردانی خۆش بوو، برایەتی خۆش بوو. ئەگەر دیقەتاندا بێت لەم دۆخانەیە هەموو شتەکان کۆنن هەمووی بە تازەی ماوەتەوە. لەبەرەوەی ئەوە دلیلە لەسەر ئەوەی من ئەم شتانە بەنرخن لەلام. هەموو کاتێ خەریک سڕینەوەیاتام، هەموو کاتێ بۆن خۆشیانەکەم، هەموو ئەو ئیسەش من زۆری زستان بخەوم ئەو لێفانە بەکاتێنم جاجم ئەدەمەبان خۆما لەبەر ئەوەی ئەو کاتم بە عەمەلی بێتەوە یاد. کاتی جاری جاران زۆر لە پیاو مەحقوڵان و ئەوانەی کە لە دێوخان دانیشتن زۆری ئەوەی بەتەمەن بوو دائنیشت ئەمە پێڵێن سەعات بەربەخەڵ ئێمە وای پێڵێن هەتاکو ئیستا ئەمە سێ پشتی بینی و تاکو ئیستای ئیشەکە. ئێمە زۆر شت هەیە دەگمەنە لە لامان هەتاکو ئێستا پاراستومانە زۆر دوور نەڕۆین. ئەم پارچەیە پێڵێن بۆی مە هەموو ئافرەتێکی دایک و خوشکمان جاران هەر هەمووی ئەمەی ئەپۆژی. ئەمە هین پێش ئەنفالەکەیە پیاوێک سەنبووی بۆ خێزانەکەی یەک دوو جا دابوویە سەریا ئیتر قەدەری خواوا بوو بەر ئەنفال کەوت. لە دوای ئەو ساوە یەک جاریش بەکاری نەهێناوە و هێنایی بە دیاری بۆ دۆخانەکەی ئێمە. ئەم لانکەیە ئەم بێشکەیە ئەمە هین خوشکە زایەکمە زۆر خۆشەوی سەلام ئەوە کە خۆی لە ساڵی 1999 کە چاوی بەردیایە هەڵهێنا ئەم لانکەیان بۆی کڕی یعنی خۆی لە ناو ئەم بێشکە گەورە بوو کوڕەکەیشی لە ناو ئەو بێشکە گەورە بوو. ئەم دەستاڕا دەستکردی خۆمانە دروستیان کرد بۆ باوکم هەتاکو ئێستا ئێمە ماماتەوە. من فانۆزمەیە 65 ساڵ زیاتر عمرێتی هەتایسە ئاگری پێوە نەداوە. ئەو لە باوانەش کە ئێمە داماخستووە خزمەت میوانی خۆمای لەسەرەکەین. هین بابامە هین باوکمە هین هەموو ئەو پیاوە بە تەمەنای پێشێمەوە هەتاکو ئیستا من شتەکانم پاراستووە. ئەم شتە دەگمەنانە لای من ناڕۆ کاکە ڕیوایەتمانی ئەمە کە ئافرەت ئاهای لێکرد و ئەوەستش کلەکەی شێشاتی هەیە. وەڵاهی ئیسەش جەزۆمەی زاڵ مەلیکەتە لە چەمچەما قاوەم کڕی کابراوتی پیاوە بە تەمەنەکان زۆر جاڵێن مۆر ناڵێ خەتم مۆری مەلیکەتی بێڕم وتی هەرچەندێ نرخە خەیتەبانی بیخەوانی منێ کڕم وتە منەوە بابام پێشەوەی کە ژن بێنێ ئەو جەزۆی هەبوو هەتا ئێستا ماوە. ئەگەر ئێستا یەک خان و حەوشێکم لە سلێمانی بێ و نایدەم بە نرخترین شتە لە لای منە شتا دەست بدەیت هەشتێکەوە بۆن هەشتێک لێک بۆن بابا پیرامانی لێدێت. ئێمە لە سەردەمی ئەمەیە
سەیری بکە ئەو پیاوە مەزنانە پەیدا بوون خەڵکی وەها مجتەمەعێک هەبوو ئێمە ئیسێ قسێوانە گەڕینەوە ئیسێش داهانشین بە یادەوەری و خۆشی ئەو کاتەکەوان دانیشتن کە هەموو قسەی پێشینان یعنی ئەو پیاوە مەزنانە کەوا دەستیان لە مەشینەی ئاشۆری و کەوا نانی دەستاڕیان ئەخوارد و کەوا دۆی نا ئەو مەشکیان ئەخوارد و حەزەکەن هەچ کەسێ هەچ پارچەیەکی هەبوو بیپارێسێ لە هەر شوێنێکە بێ شەد نیە لای من بێ لە هەر شوێنە بێ ئەمانە گوناحە ناو بچن ئەمانە تاریخی باباپیرامانن هەممە عەلەیکم ئاوا دۆ ئەگەر نەیلێ لەسەرەوە ئازانەت خوارە بەخوا